لەگەڵ ڕووداوەکاندا بەرنامەیەکی ڕاستەوخۆی هەفتانەیە بەڵێن ساڵح ئامادە و پێشکەشی دەکات. تۆش دەتوانیت ڕاستەوخۆ بەشداری لەم بەرنامەیەدا بکەیت. خۆشەویستانم ئەو کاتتان شاد باندیەی بەڵێن ساڵح هاتنەوە بە پێشکەشکردنی بەرنمەیەکی نوێی لەگەڵ ڕووداوەکاندا. لەم چەند ڕۆژەی ڕابردوودا پەرلەمانی وڵاتی سوید میوانداری دوو نووسەر و ڕۆژنامەوانی کوردی کرد بۆ وتوێشکردن لەسەر دۆسیەکانی ئازادی ڕادەربڕین و هەروەهاش مافەکانی خانمان لە هەرێمی کوردستانی عێراق. نووسەر و چالاکوان هەڵاڵە ڕافع و نووسەر و ڕۆژنامەوان کەمال چۆمانی هەریەکە بە جیا قسەیان لەسەر دۆزەکانی مافەکانی خانمان و ئازادی ڕادەربڕین کرد. زۆرێک لە چاودێر لەو بڕوایەدان لە پاش ڕاپەڕینەکەی ساڵی 1991ەوە لە هەرێمی کوردستانی عێراقدا کە کورد فەرمانڕەوایەتی خۆی پێکێنا نەیتوانیوە ببێتە خاوەن مۆدێلێکی دیموکراسیانە لە هەرێمەکەدا. ئازادیەکان گەروەک چەمکێکی فەلسەفی لی بڕواندە ئەوە بریتی دەبێت لە خواستی دوو کەس بۆ دەربڕین و ڕەفتارکردن بەو مەرجەی دووچاری پێکدادان نێت لەگەڵ ئازادیە گشتیەکاندا یان ببێتە مای پێشێلکردنی ئازادیەکانی تاکەکانی تر لە کۆمەڵگادا. سارا وەتسن لە ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ بنکە لە نیویۆرک کاتێک باسی لە راپۆرتی ساڵی 2013 ڕێکخراوەکەی کرد لەسەر مافی مرۆڤ وتی ئەوەی لە هەرێمی کوردستان ڕوودەدا ڕۆژانی ڕەشن بۆ ئازادی ڕادەربڕین و لەبری ئەوەی حکوومەتی هەرێم جەخت بکاتەوە لەوەی سیستمی دادوەری لێکۆڵینەوە لە گەندەڵیەکانی ئاستی باڵا بکاتەوە کەچی بە پێچەوانەوە حکوومەت یاساکانی خۆی بۆ داکۆچیکردن لە ئازادی ڕادەربڕین و ئازادی کۆڕ و کۆبوونەوە پشتگوێ خستووە. یەکێک لە بنەماکانی دەکرێت بکرێتە پێوانە بۆ ئازادیەکانی ڕادەربڕین بریتێ لە ئاستی ڕێزگرتن لە بیر و باوەڕ و دیدە جیاوازەکان. بەڵام لە هەرێمی کوردستانی عێراق پرەنسیپی یەکتر قبولکردن بە جیاوازیەکانەوە ئامادەیەکی ئەوتۆی نییە و نەبۆتە کللتورێک تا وەک ڕەوشێکی کۆنکریتی لی بڕوانرێ بۆ ئایندە. ڕەوشی ئازادی ڕادەربڕین تەوەری سەرەکی بەرنامەی ئەمڕۆی لەگەڵ ڕووداوەکاندایە بۆ ئەو مەبەستەش میوانداری نووسەر و ڕۆژنامەوان کەمال چۆمانی دەکەین. کاکەمال سەرەتا زۆر سوپاست دەکەم بۆ ئامادەبوونت و زۆر خۆشحاڵم کە جارێکی تر دەبیتەوە میوان لە بەرنامەی لەگەڵ ڕووداوەکاندا. زۆر سپاس، منیش زۆر خۆشحاڵم کاک بەڵێن. سوپاست دەکەم. کاکەمال چیت بە پەرلەمانی وڵاتی سوید گوت؟ لە پەرلەمانی سوید کە سمینارەکەمان بۆ ڕێکخرابوو تەرکیبمان لەسەرەوە کردەوە کە دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی حەساسە و دۆخێکە کە پێویستی زیاتری بە ئاگاداربوونی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەیە و هەروە ئەو وڵاتانەش هەیە کە ئارەزوومەندن لەسەر پێشخستنی بواری دیموکراسی وەروە بواری ئازادی ڕادەربڕین لە وڵاتە تازە پێگەیشتوەکاندا. هەرێمی کوردستان بەو پێیکە هەرێمێکی تازە پێگەیشت و هەرێمەکە تازە لەسەر پێی خۆی وەستاوە و ئابوووریەکی بەهێزیشی هەیە و لە میدیای نێودەوڵەتیدا زۆر قسە لەسەرەوە کرێت کە هەرێمی کوردستان مۆدێلێکە لە ناوچەدا بەتایبەت کە دۆخی عێراق دۆخێکی زۆر خراپە. هەرێمی کوردستان بۆتە سمبولێکی عێراق، بەڵام ئەمە کافی نییە، ئەمە تەواوی وێنەکە نییە. بەتایبەت ئەوەی کە میدیای دەوڵەتیان میدیای یەکێتی و پارتی توانی بیانە بە وڵاتە ئەوروپیەکان بگەن لە ڕێی لۆبی خۆیان لە ڕێی پەیوەندیەکانی خۆیانەوە بۆیە وڵاتانێک کە ئەرزوومەندی دیموکراسین ئەوێ بزانن لە هەرێمی کوردستاندا بەڕاستی چی ڕوئەدا. ئێمە لە پەرلەمانی سویددا توانیمان وێنەیەکی زۆر واقعیانەی هەرێمی کوردستان بچێشین. لەلایەکدا هەرێمی کوردستان بەرەو پێشکەوتنێکی ئابووری گەورەی بەخۆ ببینەوە بە بەراورد بەر لە 2023 وەروە لە پاڵیشیدا ڕاستە کۆمەلگای مەدەنی پێشکەوتووە میدیای ئازاد بەنمونە لە 2000ەوە ڕاگەیاندنی ئازادمان هەبوو، ئێستا بۆتە نزیک بە 6-7 میدیا ئازادمان هەیە، دەستگای ئازادمان هەیە، لە هەمان کاتدا ئۆپۆزیۆنمان هەیە، وەروە پرۆسەیەکی دیموکراسی لە هەرێمی کوردستاندا ئیشەکە. بەڵام مەترسیە گەورەکە ئەوەیە کە دوو هێزی حکوومەت تا ئێستاش بە عەقڵیەتی 23 ساڵی ڕابردوو یان بڵین بە عەقڵیەتی شۆڕژێری مامەڵە لەگەڵ ئەو گۆڕانکاریانەکەن و یانەوێ ئەو گۆڕانکاریانە بەرەو پاشەوە بن. ئەمە مەترسیە هەرە خەتەرەکەی لەسەر هەرێمی کوردستاندا. ئەمە لەلایەکترەوە باسمان لە کۆی ئەم تیرۆر و اختیالانە کرد کە لە دوای 1991ەوە لە هەرێمی کوردستاندا ڕوویانداوە چێ
اختیالایان تیرۆرکردنە سیاسەکان بن کە نزیک بە 30 چالاکوانی سیاسی و مەدەنی لە هەرێمی کوردستاندا تا ئێستا لە 2009 کوژراون و سێ تیرۆری ڕۆژنامەنووسان بێ کە بە تایبەت لە دوای 2010ەوە دوای ئەوەی کە میدیای ئازاد بەقووەتر بوو ڕخنەکانی جدیتر بوو لەسەر حکوومەت هەرێمی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان یان بڵێن هێزە حکومڕانەکانی هەرێمی کوردستان ئەو مەترسیان زیاتر بۆ دەرکەوت کە بەڵێ لە هەرێمی کوردستاندا میدیای ئازاد ئەتوانێت دیموکراسی بەرەو پێشخاوەرەوە ڕای شەقام بجوڵێنێ بۆ ئێوان دەستیان بە تیرۆر کرد باسمان لەو تیرۆرانە کرد و باسمان لەوە کرد کە خەتەری تیرۆرکردن هەرەوەنیە کە تیرۆر دەکرێت بەڵکو خەتەری تیرۆرکردن لە پاڵەوەی کە پاشەکشەیەکی زۆر گەورەیە وەروە دروستکردنی وەروە بەڕۆژانێکی ڕەشدا ڕۆین لە هەرێمی کوردستاندا لە پاڵەوەشدا لەوە مەترسیتر لە مەترسیداتر لە تاوانی کوشتن ئەوەیە کە بکوژانی ڕۆژنامەنووسان ئەو تاوانانە تا ئێستا بکوژەکان بە ئاسایی ئەخولێنەوە لە شەقامەکانی کوردستاندا وەروە کۆی ئەو کوشتانی لە هەرێمی کوردستاندا ڕوویانداوە تا ئێستا ئەو کوشتانە لێکۆڵنەوەیەکی سربەخۆ ڕووی نەداوە لە پاڵەوانەشدا باسمان لەوە کرد کە ئابووری نەوت وەروە خەونی سربەخۆی کوردستان خەریکە ئەبێتە مەترسیتیەکەوێت ئەو مەترسیە لەوەدایەکە پێدەچێت یاخود وا دیارە یەکێتی و پارتی دەیانەوێت خەونی سربەخۆی کوردستان یان خەونی بەهێزکردنی ئابووری لە هەرێمی کوردستاندا لەسەر حسابی ئازادی ڕادەربڕین و دیموکراسی بێ بەڵێ ئێمە ئابووری کوردستان پێشەخەین بەهۆی پارەی نەوتەوە بەڵام بێ خەڵکی کوردستان بێدەنگ بێ ئەبێ میدیا نابێ ڕەخنەمە لێ بگرێت چکە ئێمە پرۆژەی سربەخۆیمان هەیە سربەخۆی گەورەتر لە دیموکراسی بەڵێمەدا دیموکراسی لە بنەمادا سربەخۆی یاخود ئابووری بەهێز بێ دیموکراسیەت بێ ئازادی دادەبڕین ئەمە دروستکردنی دیکتاتۆریەتە لە هەرێمی کوردستاندا بۆیە ئێمە پێمان وە داواشمان کرد هەم پارلەمانی سوید هەم بەرپرسانی وەزارەتی دەرەوەی سوید و هەم ڕێکخراو NGO-کان کە لێ بوون یاخود کۆمەلگای نێودەوڵەتی پێویستە لە پاڵەوەدا چاودێری هەرێمی کوردستان بکە فشارەکانیان زیاتر بکە ئابووری بەهێز وەروە خەونی سربەخۆی بێ دیموکراسی و بێ ئازادی ڕادەبڕین بێ میدیای ئازاد مانایەچینەوە لە پاڵەوەشدا باسی وەشمان کرد کە بەڵێ ڕاستە لە هەرێمی کوردستاندا ئازادی ڕۆژنامەگەری ئازادی ئەوە هەیە کە تۆ ڕۆژنامە دەربکەی بەڵام ئازادی ئەوە نیە تۆ ڕۆژنامە لە ڕۆژنامەکەدا چی ئەنووسی ئەوەی کە لە ڕۆژنامە ئازادەکانیشدا بەویستی خۆیان ئازادی بەویستی خۆیان ئەنووسن ئەمە ئازادی نییە کە یەکێتی و پارتی یاخود بڵێن هەرێمی کوردستان کرد بێ یان یەکە لەلایەنە سیاسەکان فراهەمی کرد بەڵکووە ڕیسیکردنە بە ژیانی خۆیان ڕۆژنامەنووسەکان ڕیسکەکەن بە ژیانی خۆیان و خۆیان ئەو ئازادی بۆ خۆیان فراهەمەکەن لە پاڵەوەشدا باسمان لەوە کردکە لە هەرێمی کوردستاندا ئەو میدیانەی کە هەیە هەمویان ئازاد نین بۆیە جۆرێک لە وێنەی کوردستان دروستکراوە لە دەرەوە کە وێنەیەکی درۆینەیە بۆیە ئەو وێنە درۆینە پێویستە وێنەیەکی ڕاستەقینە بێ بەڵێ کە پێویستە ئازادی ڕادەبڕین دیموکراسیەت هاوتایی ئابووری هاوتایی تەواوی پرۆسەکە بێ ناکرێت جیابکرێنەوە لە یەکتر باشە لایەنەکانی بەشدار لەو سیمینارەدا لە پەرلەمانی سوید چۆن بەتەنگ ئەم دید و بۆ چوونانەی جەنابتەوە چونکە ئاماژە و پێکردوون یعنی ئەمە خۆت دەزانی شاندەکانی حکوومەتی هەرێمی لایەنەکانی دەسەڵات ئەمان ژمارەیە پەیوەندیان هەیە بە پەرلەمانتارانی ئەو وڵاتانەوە بە نێوەندەکانی تری وڵاتانی ڕۆژاواوە ینی هیچ بەراوردێکیان کرد بێگومان و بەتابەت ئەوان جەختیان لەسەرەوە کردووە کە پەیوەندیە نێودەوڵەتەکانی سوید پەیوەندیە دەرەچەکانی سوید لەسەر دوو بنەمای منهەجیە کە بنەمای دیموکراسی وەروە مافی مرۆڤ و ئازادی ڕادەبڕینە کە ئەوە بۆ پەیوەندی دروستکردن لەگەڵ هەر وڵاتێکدا لەگەڵ هەر نەتەوەیەکدا ئەوە مەرجی سەرچیانە بۆ پەیوەندیەکانیان بەهێزکەن ئەوان بە پەرۆشەوە گویان لێ مەگەر و بە پەرۆشەوەشەوە بەڵێنی ئەویاندا کە بە دوواداچوون دەکەن هەروەک چۆن لە ڕابردوشدا بەهۆی ئەوەی کە جالیەی کوردی لێرایە و گروپا کوردەکان لێرە بەهێزن بەتابەت گروپی هەفتەی شوبات لێرانە هێزیان هەیە و توانیوانە فشار دروستکەن بۆیە هەر یەکە لە وەزارەتی دەرەوە کە نوێنەریان لێ بوو وەروە لە پەرلەمان وەروە لە حیزب جیاوازەکان بەڵێنی ویاندا هەروەک چۆن لە ڕابردوودا ئیشیان لەسەرەوە کردووە کە فشاری زیاتر بۆ لەسەر حکوومەت هەرێمی کوردستان دروستکەن وەرە بەڵێنی وەشیاندا لەمە دووە و لەگەڵ بەرپرسە هەم بەرپرسە بچووکەکانی حکوومەت هەرێم تا بەرپرسە هەرە باڵەکانی حکوومەت هەرێمی کوردستان فشاری زیاتر دروستکەن و جەختیان لەوە کردەوە کە لە راپۆرتەکانی خۆیاندا و ئاماژە پێیەکەن
وەروە لە ڕێی سەفارەتیشیانەوە لە بەغدا وەروە کەمیشنێکیان لە هەولێرەوە لە ڕێی ئەوانیشەوە جارێکی تر چاودێریەکانی خۆیان لەسەر ڕەوشی ئازادی و مافی مرۆڤ و مافی ژن لە هەرێمی کوردستاندا تونتر و چەتر بکەنەوە لە پاڵەوەشدا باسییان لەوە کردکە لە داهاتوودا لە یەکێتی ئەوروپاشەوە کە پێچوو یەکێک لە ئەندا پارلەمانەکان بچێتە ناو ببێتە ئەندامی یەکێتی ئەوروپا لەوێشەوە زیاتر فشارەکانیان لەسەر حکوومەت هەرێمی کوردستان دروستکەن بۆی چکەوە بەپەرۆشن بۆ ڕەوشی هەرێمی کوردستان دۆستی کوردن لەبەرەوەی لە پاڵ دۆستایەتیان بۆ کورد و دۆزی کورد لە ناوتەکەدا وەروە بەپەرۆشن بۆ پێشخستنی ئازادی و ڕەوشی مافی مرۆڤ و ڕەوشی ژنان لە هەرێمی کوردستان. جا بەڕای جەنابێت ئەو جۆرە فشارانە جێی خۆی دەگرێ ینی خۆت دەزانی بەتایبەتی لە ساڵی 2023 بەدواوە کۆمەڵی فشار هەبوو لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر لایەنەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستانی عێراقدا تا ڕەوشەکە بەرەو باشتر ببن لە 2023دا لە یادمانە ینی دەگوترا هەرێمی کوردستانی عێراق دەبێتە نمونە نەکرد بۆ عێراق بەتەنیا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەڵام دواتر پاشەکشە ڕوویدا لەگەڵ بوونی ینی فشاری جۆرا و جۆریشدا لەسەر هەرێمەکە بۆ لەمە دووە ئەو فشارانە جێی خۆیان دەگرن بە بڕوای من ئەو فشارانە زۆر جێی خۆیانەگرن چونکە هەرێمی کوردستان بەدوای سومعەیەکی نێودەوڵەتی دوودا وەروە پێی وایە ئەو پرێستێژە نێودەوڵەتیە کافیە بۆ خۆی وەروە بێ ئەو پرێستێژە نێودەوڵەتیە حکوومەت هەرێمی کوردستان ناتوانێت لە کۆمەڵگە نێودەوڵەتیدا تعبیر لە خۆی بکات ناتوانێت سیاسەتی خۆی پێشخا ناتوانێت بتوانێت بانگەشە بۆ هێنانی و بەرهێنانی نێودەوڵەتی بکە بۆیە ئەو فشارانە کاریگەری دروستەکەن هەروەک لە ڕابردوودا کاریگەریان دروست کرد و ئەگەر کاریگەری فشارە لە پاڵ فشارە نێوخۆیەکان فشارە نێودەوڵەتیەکان نەبووە ئەوە حکوومەت هەرێمی کوردستان یان بڵێن هێزە حکومڕانەکان هەرێمی کوردستان لە بریەوەی کە ئێستا 2 ڕۆژنامە و 3 ڕۆژ 4 نووسکراوە لەوانەیە ژمارەیان زیاتر بە لە بریەوەی کە ئێستا 2-3 دەستگای سربەخۆ هەیە لە هەرێمی کوردستان ئەگەری هەوە داخرابان ئەوە فشارە نێودەوڵەتیەکان وەروە فشارە ناوخۆیەکانن وای کردووە کە حکوومەت هەرێمی کوردستان وەروە حێزە حکومڕانەکان هەرێمی کوردستان دام بەو پەراوێزە ئازادیە دابنن کە لە کوردستاندایە و ئەو فشارەکانن خەڵکی هەرێمی کوردستان لە ناوخۆدا لەگەڵ ئەو فشار دەرەچەکان بەردەوامی ئەدەن بەو خەباتە مەدەنی بۆ خەباتە سیاسێکە لە هەرێمی کوردستان دابوونی هەیە لە بیرمان نەچێت تەماشا بکەین یەکێتی و پارتی بەتابەت پارتی دیموکراتی کوردستان لە ڕێی میدیای نێودەوڵەتیەوە زۆر جارە بینین باس لەوە کرێ ئەو بەرپرسە ئەوەندە پارەیدا فلان ئەو میدیایە بۆی راپۆرتێکی باش لەبارەی هەرێمی کوردستانەوە بکە لە ڕابردوودا لە ڕێی کۆمەڵێک بەرپرسی ئەمریکیەوە کە لە حکوومەت هەرێمی کوردستان ڕێکلامێکی گەورەی کرد لە میدیای نێودەوڵەتی لە ڕێی دروستکردنی کۆمەڵێک نامیلکەوە دی ئەدە عێراق وەروە لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا نێچیروان بارزانی ڕێکلامێکی زۆر گەورەی کرد لە دەگاردیان ڕۆژنامەی دەگاردیانی بەریتانی ئەوە بە بڕوای من نزیک لە ملیۆن دلار سەرف کراوە لەو ڕێکلامانە ئەوە هەموو کۆکردنەوەی وەبەرهێنانێکە بۆ ناوی خۆیان ئەگەر بێت و ئەو فشارانە نەبێت ئەگەر بێت و ئەو فشارانە نەبێت پێویستیان بەو ڕێکلامە نابێت پێویستیان بەوە نابێت بەدوای پرێستێژی نێودەوڵەتی بکەون لەبەرەی بەلایەنەوە گرنگە سومعی نێودەوڵەتی بۆیە ئەو فشارە نێودەوڵەتیانە کاریگەریشی زۆریان لەسەر دروستەکە و بە قەنەعەتی من ئەو فشارانە لە داهاتووشدا وەروەک لە چۆن لە ڕابردوودا کاریگەریانەوە بیرمان نەچێت لە هەرێمی کوردستاندا خۆمان چەندان جار ڕێکخراوە هەرێمیەک ڕێکخراوە ناوخۆیەکان وەروە میدیای ناوخۆی هەرێمی کوردستان زۆر ڕێکخناگرێت حکوومەت هەرێمی کوردستان زۆر جار بەلایەوە گرنگە بەڵام کاتێک ڕێکخراوێکی نێودەوڵەتی ڕێکخنەیەکەگرێت تەواوی دام و دەستگاکانی حکوومەت هەرێمی کوردستان وەڵام ئەدەنەوە یان ئەبێ حکوومەت هەرێمی کوردستان بەلایەوە گرنگ نەبێ سومعی نێودەوڵەتی یان دەبێ بەڵێ ئەو فشارە نێودەوڵەتیانە کاریگەری لەسەر دروستکە و مەوداکانی ئازادی و دیموکراسی لە هەرێمی کوردستاندا فراوانتر بکرێن. کاکەمال دەگەڕێمەوە وڵات پەیوەندیی تەلەفۆنیمان لەگەڵایە کاکەژار ئەنوەر کاکەژار ئەو کاتت باش فەرموو. ئەو کاتەی جەنابتان باش زۆر سپاس بۆ ئەم بەرنامەیە دەستخۆشیتان لێ دەکەم دەستخۆشی بۆ کاکەمالیش بۆ سەرنجی کێبینیەکانی کە لە گوێمگرن من لە ئازادیەکانی هەرێمی کوردستان لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیەوە دەست پێ دەکەم بەڕاستی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی فشارێکی تەواویان کردوتە سەر حکوومەتی هەرێم تا ئێستاکە لە 2011ەوە کە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان دەرچووە بە یاسای ژمارە 1 مۆڵەتی داوە بە ڕێکخراوەکان بەڵام ڕێکخراوەکان تا ئێستاکەوەی من بزانم 1800
ڕێکخراو تۆمار کراوە ئەوەش لە زاخۆ تا خانەقین ڕێکخراوەکان بڵین تۆماریان کردووە و لەوێ و بگرێت لە کەرکووکیش بەشێکش لە کەرکووک ڕێکخراوەکان تۆماری ڕێکخراوەکانی خۆیان کردو بۆ ئیشکردن بۆ کارکردن بۆ خەڵک بۆ هۆشیارکردنەوەی خەڵک بۆ ئازادیکردنی خەڵک بۆ بەدیهێنانی مافەکانی هاوڵاتیان لەسەر هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانیش بینیمانە و دەشی بینی بەردەوام بووین و بەردەوامیشین لەسەر ئەم کارانەی کە کراوە بۆ نمونە لەسەر ئەم کارە قێزەوانانەی کە لەسەر ژن کراوە لە ڕابردوو کە ئێستاکەش کارێکی زۆر نابەجێ نامەنتەقی لەسەر دنیاخان تەمەنی 15 ساڵان کە کراوە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی 4 ڕۆژە بەردەوام لە سلێمانی لە دهۆک لە هەولێر بگرێت لە بەشێک لە کەرکووکیش ناڕەزایی خۆیان دەربڕیوە بۆ ئەم کارە کارێکی زۆر زۆر ناقەزێوانە بەڵام لە هەمان کاتیشە ڕێکخراوەکان بەردەوامن تون بوون و تونتری شەبن و لە قرارەکانیان لە هەمان کاتیشە لەسەر هەڵبژاردنەکانیشە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی چاودێری هەڵبژاردن بوونە هەڵبژاردنەکانیشە بەڕاستی ئازادیەکی وای بەخۆی نەبینی لە هەرێمی کوردستان بۆیە لەسەر ئازادی بوونی هاوڵاتی لە هەرێمی کوردستان هاوڵاتیان بۆ چوونیان بۆ هەڵبژاردن بۆ دەنگدانی هەڵبژاردن بۆ مافی خۆیان سانسۆریەکیان لەسەر بوو لەسەر لایەنە سیاسیەکان زەختێکی تەواویان لەسەر بوو بەڕاستی بگیرە بەشێک لە ڕێکخراوەکان هاوکاری هاوڵاتیان بوون ئەم جارەیان بۆ چوونیان بۆ سەردانکردنیان بۆ دەنگدان لە بنگەکانی دەنگدان لە هەڵبژاردنە بەڵام لە هەمان کاتدا ئازادانە دەنگیشیان نەداوە بەشێکیان لەمەیان بەڵێ کاکەژان زەختێکیان لەسەر بووە. بەڵێ زۆر سپاس دەکەم بۆ بەشداریەکە و بمبەخشە ینی ماوەی بەرنامەکە زۆر دەرفەتمان نادا کاکەمال پەیوەندیچکەی تەلەفۆنیشمان لەگەڵدایە لە هەولێرەوە کاک فەرمان ڕەشاد ڕۆژنامەوان فەرمان ڕەشاد کاک فەرمان ئەو کاتت باش فەرموو ئەو کاتی ئێوەش باشتوان بۆ میوانەکەتان کاکەمال هەیە دیارە مەسەلەی ئازادی ڕادەربووین لە هەرێمی کوردستان پێم وایە لە دوای ڕاپەڕینەوە تاوکو بە ئێستاش دەگا لەو وارە هەرێمی کوردستان بەردەوام لە پاشەکشەیە و بەرەو پێشەچوونی ئەوتۆ نهاتوتە پێش هەر ئەوەش بۆ ڕەنگەوە کارەوە بێتەوە بەردەوام راپۆرتی خراپ لەسەر وەزعی هەرێمی کوردستان لەسەر ئازادی ڕادەربرین دێتە پێش کە دوایینیان ئەو راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بوو کە پێم وایەوە یەکێکە لەو راپۆرتان کە تەئسیری زۆر گەورەی دەبێت لەسەر بۆچوونی کۆمەلگانی و دەوڵەتی لەسەر هەرێمی کوردستان چونکە وەکلایەکەم دەزانین کە مەسەلەی ئازادی ڕادەربرین دیموکراسی و ئەو پێوەرانە لە پێوەرە ئەساسیەکانی هەر بڵێ هەڵسەنگاندنە بۆ هەر هەرێم یان هەر وڵاتێکە ئەمڕۆکە لە کۆمەلگەی نێودەوڵەتی حسابی بۆ دەکرێت کەیسەکانی بڵێن سەید ئەکرەم کە تاو کێسا بەردەوامەوەی نیاز عەزیز هەولێر کۆمەڵێک کەیسی تر کە وا دەکاتەوە هەرێمی کوردستان بەردەوام بڵێن ئەو دۆخەتی خراپەتی هەبێت و ئەگەر سەیریش پێندا دوایین هەڵبژاردنەکان بە تایبەتی لە هەڵبژاردنی دەنگی تایبەت دەنگی باتر ڕێژە چێکدار زۆر پێم وایە بەشێک وەلەوەیەوە ئازادی تەواو بۆ دەنگدەران نەڕەخساوە بۆیەوە لەژێر فشارەوە دەنجیان داوە نەیانتوانی ئەو مافە مەدەنی خۆیان بە شێوەیەکی ئازادانە پراکتیزە بکەن ئەمەی لێکەوتوتەوە پێم وایە من بەهۆی ئەوەی کەوا لە خولی سوارەی پەرلەمانیش ئۆپۆزیسیۆن نامێنێت و کە ئێستا نەماوە بەداخەوە وەزایدەن فشارەکانی خۆیش ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بۆ شێوە بەهێز نییەکەوە دەسەڵات ناچار کات بچێتە ژێرباری زۆرێک لە خواستەکانی بڵێن کۆمەلگای مەدەنی دەبینین راپۆرتێک کە لە دەرەوە دەردەچێت لەسەر ئازادی ڕادەربرین زوو بە زووی حکوومەت وەڵامی دەداتە وەڵام لەسەر ئەو راپۆرتە نێو خۆیانە و ئەو بڵێن نارزە ناوخۆیانە حکوومەت و دەسەڵات بێت حسابیان خەریەوەیەکەوە تاوکێستا لە ناوخۆی هەرێمی کوردستان فشارەکان بێزین بۆی مەودای ئازادی ڕادەربرین فراوان بێت و دەسەڵات بە بارەزوی خۆی یاری بە کەیسەکان نەکات و ئازادی ڕادەربرین بڵێن ڕوویەکی بەرەو پێچوونی تێدا گەشەکردنیەکی بەڵێ زۆر سپاس دەکەم بۆ بەشداریەکە کاک فەرمان دەگەڕێمەوە بۆ لای میوانی بەرنامە نووسەر و ڕۆژنامەوان کەمال چۆمانی کاکەمال ئەگەر بکرێت زۆر بە کورتی تێبینی و سەرنجەکانە لەسەر قسەکانی کاکەژار و کاک فەرمان
من سپاس کاک هەژار و کاک فەرمانەکەم بۆ بەژاریان و تێبینێکی ئەو تۆم نییە لەسەر قسەکانیان هاوڕام لەگەڵیان بەڵێ تێبینەکانیان لە شوێن خۆی بووین بەڵام زیاد بۆ قسەکانیان ئەمێ ئاماژە بۆ بکەم ئێمە گەر چاوەڕێی یەکێتی و پارتی بین و چاوەڕێی ئەو هێزانە بین کە ئێستا ناو حکوومەت هەرێمی کوردستاندان بە گۆڕان و ئیسلامیەکانیشەوە مەوداکانی ئازادیمان بۆ فراوان بکەن ئەوان مەوداکانی ئازادی فراوان ناکەن بەڵکو ئەو خۆمانین وەکو ڕۆژنامەنووس وەکو هاو نیشتیمانی ئەم هەرێمی کوردستان ئەم هەرێمە وەکو خەڵکی هەرێمی کوردستان پێویستە مەوداکانی ئازادی فراوان بکەین تاکو ئێمە ویستی ڕاستەقینەمان بۆ ئازادی ڕادەبڕین بۆ دیموکراسی لە دیموکراسی و مافی مرۆڤ بۆ ئازادی ڕادەبڕین کەمتر نەبێ تا ئامانجمان لەوانە کەمتر نەبێ ئەوە بە دڵنیایی مەوداکانی ئازادی ڕادەبڕین فراوانترە بێ بۆیە ئەو خەباتەی کە دەست پێکراوە پێویستە خەباتە بەردەوامی پێ بدرێ وارووا پێویستە ڕۆژنامەنووسان ماندوو نەبن کاتێکدا یان چالاکانی مەدەنی لە کاتێکدا زۆر جار شتەکان بەویستی وان نابن شتەکان زۆر شتی بێ بەویستی ئێمە نابێ بۆیە ئەمە پێویستە ئەو تۆشە بەردەوامی پێ بکەین ئەو خەباتە بەردەوامی پێ بکەین چونکە لە هەر شوێنێکدا دەسەڵات پێی وایە حەز بە ئازادی ڕادەبڕین ناکە حەز بە بیری ئازاد ناکە بەتابەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە وڵاتی ئێمەماناندا چکەوان پێیان وایە بیری ئازاد واتە کۆتایی ئەوان بۆیە ئەوان هەر جۆرێک بێ خەریکی ئەوەن بیری ئازاد نەمێنێ حەزەکە نەمێنێ بەڵام ئەو ئێمەین بە فشاری خۆمان بە خەباتی خۆمان بە خەباتی ئازادی خوازان و دیموکراسی دۆستان لە ناوخۆی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستاندا ئەو فشارە دروستەکەین و حکوومەت هەرێم و دەستگاکانی ناچارەکەین کە ڕێز لە مافی مرۆڤ بگرن ڕێز لە مافی ژن ڕێز لە بیر و ڕای ئازاد و ئازادی چاپەڕێنی لە هەرێمی کوردستاندا بگرن کاکەمال کاک عەباس عومەر لە شارۆچکەی قەڵاتزیەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پێدەچێت هەمان ڕوانینی جەنابتی هەبێ ئەو تێبینیی ناردووە تایبەت بۆ ئەم بەرنامەیە ینی پێمان دەڵێ بەداخەوە ئازادیەکانی ڕادەربڕین لەگەڵ سەرهەڵدان و دروستبوونی ئۆپۆزیسیۆنیش لە هەرێمی کوردستانی عێراقدا گەشە و برێوێکی ئەوتۆی بەخۆ نەبینی لەبەرەوەی ئۆپۆزیسیۆن ئەو گوتارەی کە هەیبوو تەنها لە بەرژەوەندی خۆیدا بوو نەک لە بەرژەوەندی گشتیدا بێەوە دەژڵێ ئێستا کە ئۆپۆزیسیۆن دەچێتە ناو حکوومەت لە هەرێمی کوردستانی عێراقدا و بۆشایی ئۆپۆزیسیۆن لەو هەرێمەدا دروست دەبێ ئەوەندەی تر مەوداکانی ئازادی ڕادەربڕین بەرتەسک دەبنەوە جەنابیشت هەمان ڕوانینەتەیە یان نا بە بڕوای من بەهۆی چوونی ئۆپۆزیسیۆن بۆ ناو حکوومەت هەرێمی کوردستان ئازادی ڕادەبڕین پاشەکشە ناکە بەڵکو پێم وایە زیاتر پێشەکەوی چونکە هەم ئۆپۆزیسیۆن هەمیش هێزە حکومڕانەکانی پێشووتر ناچارە بن لەڕێی ئەو فشارەی کە دروست بووەوە لە ڕێی ململانەیەکی شەریفانە لەسەرەوەی کە کامیان زیاتر بە دوای دیموکراسی و بە دوای ئازادی ڕادەبڕینەوەن هەوڵەدەن جۆرێک لە نمایش بکەن یان جۆرێک لە هەوڵ بۆ بدەن بۆی مەوداکانی ئازادی و مەودای دیموکراسی لە هەرێمی کوردستاندا فرام بێ ئەمە لەلایەکی ترەوە لە دوای دروستبوونی ئۆپۆزیسیۆن زۆرێک لە ڕۆژنامەنووسان بوونە بەشێک لە ئۆپۆزیسیۆن و زۆرێک لە ڕۆژنامەنووسان پێیان وا بووکەوە بە هەبوونی ئۆپۆزیسیۆن پێویست ناکە ڕۆژنامەنووسان ئەو خەباتە بەردەوام پێدەن بەڵکو ئۆپۆزیسیۆن ئەو خەباتەی خۆی بەردەوام پێدا و لێ ناگەڕێت دیموکراسی و هەروە ئازادی ڕادەبڕین پاشەکشەکە بەڵام لە وڵاتان داوانیە ڕاستە ئۆپۆزیسیۆن لەلایەکەوە ئیشەکە بۆ فراوانکردنی مەوداکانی ئازادی ڕادەبڕین و چاکردنی سیستەمی حکومڕانی یاخود بڵین مەوداکانی ئازادی ڕای بەڵام لە پاڵیشدا میدیا کاری خۆیەکە میدیا بەردەوامە بە هەبوونی ئۆپۆزیسیۆن چ لە دەسەڵات بێ چ لە دەرەوەی دەسەڵات بێ و بە نەبوونی ئۆپۆزیسیۆنیش میدیا لەو شۆشەیدا بەردەوامە ئەمە ئێوەکە لە وڵاتانی دیموکراسیدا کاتێک حکوومەتێکی بنکە فراوان یا حکوومەتێکی ئیتیلافی پێک دێ میدیا ئەو دەورەیە بینێ نەک بڵین دەوری ئۆپۆزیسیۆن بەڵکو ئەو دەورەی کە کاریگەرە لەسەر دەسەڵاتدا و دەسەڵات و هێزەکانی ناو دەسەڵاتیشدا ناچارەکە کە ڕێز لە ئیرادەی خەڵک ڕێز لە ئیرادەی ئازادی ڕێز لە ویستی دیموکراسیانی خەڵک بگن لە هەر هەرێمێکدا کاکەمال ئایا هەر بە تەنها میدیا دەبێتە پێوانە بۆ ئازادی ڕادەربڕین لە ناوچەیەکی وەکو هەرێمی کوردستانی عێراقدا یاخو فاکتەری تریش هەن کە دەکرێت بکرێنە پێوانە ناهەرگیز بە بڕوای من میدیا تەنها پێوە نییە بەڵکو ئازادی سیاسی لە چەند هەفتەی ڕابردوودا بینیمان پارتی چارەسەری دیموکراتی کوردستان پەچە دەکا لەلایەن هێزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە داخرا بنکە و بارگەکانیان داخرامە لە کاتێکدا لەلایەن لە سنووری سەوزەوە ئاسایی کاروچالەت خوانەکەن ئەمە شێکێکە لە خەتەرەکانی سەر دیموکراسی خەتەرەکانی سەر ئازادی ڕادەبڕین ئەمە لایەک لەلایەکترەوە ئازادی دینی لە هەرێمی کوردستاندا لە پاڵەوەیدا کە جۆرێک لە باشتێدا جۆرێکی باشە تا ڕادێک بەڵام لە هەمان کاتیشدا زۆر جار
قسەی خراپە بینی لەلایەن هەندێک کەسەوە کەمەش خەترێکە لە پاڵەوەشدا ئازادی ژن لە هەرێمی کوردستاندا ئەمەش یەکێکە لە مەترسیەکانی بەرتەسەکردنەوەی ئازادیەکان و بەرتەسەکردنەوەی دیموکراسی لە هەرێمی کوردستان لە پاڵەوەشدا زۆرێک پێیان وایە گەندەڵی لە ناو دام و دەستگاکانی حکوومەتدا یان ئەو عەقڵێتە شۆڕژگەرەی کە خودی هێزەکان هەیتیان یاخود هەبوونی ئاسایشی حیزبی هەبوونی هێزی پێشمەرگەی حیزبی ئەمانە هەمویان خەتەرن لەسەر دیموکراسیە هەمویان خەتەرن لەسەر ئازادی ڕادەربڕین هەمویان پێکەوە کاتێک هەمویان پێکەوە بەرەو پێشەچن هەمویان پێکەوە بە دامەزراوەی ئەبن لەوێدا دیموکراسی ڕاستەقینە لەوێدا ئازادی ڕادەربڕینی ڕاستەقینێ بەڵام ئێمە جەختمان لەسەر ئازادی ڕادەربڕینە بۆ پێیکە ئێمە ئەگەر بێت و لە میدیادا ئازادی هەبێ لە میدیادا ئازادی ڕادەربڕین هەبێ لەو ڕێوە توانین خەبات بۆ ئەوانی دیکە بکەین چکە تۆ ئەکرێ میدیا خەبات بۆ پێشمەرگە بکە بەڵام کاتێک پێشمەرگە خۆی بە حیزبی کراوە خۆی پێویستی بە خەباتی خەڵکانی دیکە کە بێت ئازادی بکەن لەوەی کە پێشمەرگەی حیزب بێ کاتێک ئاسایش سەر بە دەستگا حیزبیەکانە خۆی پێویستی بە خەباتەکە بەڵام میدیا خۆی پێویستی بە خەباتی خۆی بۆی بەرگری لە خۆی بکە بۆی لەلایەن ئەو دەستگانەوە نەچەوسێنرێتەوە. کاکەمال کاک ئاراز عەبدول ئەویژە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە پەیامێکی تایبەت بۆ ئەم بەرنامەیە ناردووە دەپرسێت ساڵی 1990 کە کاتێ ڕاپەڕین دەستی پێکرد دروشمە هەرە سەرێکیەکە ئازادی بووە لە دوای ڕاپەڕین پاراستنی ئازادیەکان بووە دەڵێ ئێستا جارێکی تر هاتووینەتەوە سەر ئەوەی کە بگوترێ ئازادی وەکو لە پەیامەکەیدا نووسیوێتی ئەوجا دەشپرسێ یاری پرسیارەکەی ئەوەیە دەڵێ سەرکردەکانی کورد بۆ بڕوایان بە ئازادی تاکە کەس نییە. سەرکردەکانی کورد باوەڕیان بە ئازادی تا کەس نییە باوەڕیان بە ئازادی نییە چونکە لە هەبوونی ئازادی تاچی ئازاددا لە هەبوونی ئازادی بیرڕادا خەڵک پێویستی بەوان نییە پێویستی بە سەرکردەیەکە کە وەک ئەوان بژی پێویستی بە سەرکردەیەکە کە باوەڕی بە سەرەتاکانی دیموکراسی هەبێ پێویستی ئەگەر تاچی ئازاد هەبێ ئازادی ڕادەرڕین هەبێ پێویستمان بە سەرکردەیەکە کە باوەڕی بە دەستا و دەستکردنی دەسەڵات هەبێت تا ئێستاش سەرکردەکانی ئێمە باوەڕیان بە دەستکردنی دەسەڵات نییە باوەڕیان بەوە نییە کە میدیایەکە بێ ڕەخنەی جدیان لێ بگرێ میدیایەکە بێ لە تەواوی ژیانیان ڕەخنە بگرێ بۆیە سەرکردەکان بە هەموو توانایەتیانەوە ڕێ لە دروستکردنی تاچی ئازاد دەگرن و ڕێ لە دروستبوونی میدیای دەکردن چونکە هەبوونی میدیا ئازاد هەبوونی تاچی ئازاد واتە نەبوونی ئەوان. کاکەمال زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمڕۆی لەگەڵ ڕووداوەکاندا داوای لێبوردن دەکەم کات هەر ئەوەندە مەودام دەدا جارێکی دی زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەی لەگەڵ ڕووداوەکاندا. هەر شادن زۆر سپاس دەکەم. ئازیزانم لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی لەگەڵ ڕووداوەکاندا نووسەر و ڕۆژنامەوان کەمال چۆمانی میوانی بەرنامەمان بوو و بابەت و تەوەری سەرێکی بەرنامەکەشمان دۆسەی ئازادی ڕادەربڕین بوو لە هەرێمی کوردستانی عێراق و تا بە یەکگەیشتنەوەی داهاتوومان هەر خۆشیتان بۆ دەخوازم.